کاک یحیا سڵاو لێبێم کاتت باش دەنگت هەیە؟ سڵاو ڕێز سڵاو ڕێز کاک یحیای سەرخانی خۆشەویست، هەر بۆ زانیاری بینەرانی ئازیزی ئەم بەرنامە ڕاگەیەنین کە کاک یحیا یەکێک لە بریندارانی شۆڕشی ژینایە و هاوکات ستافی بەڕێوەبەری ئیرانوایەرە. کاک یحیا پرسیاری یەکەمم بە ئەوە بێت، ئێوە یەکێک لە چالاکوانانی شۆڕشی ژینا بوون و برینداریش بوون. جیاوازی ئەم ناڕەزایەتیە و ئەم مانگرتنە لەگەڵ 3 ساڵەوە پێشی خەرمانانی 1401 چی بوو؟ سەرەتا سڵاو ڕێز بۆ ئێوە و ئەوەی کە ئەوڕۆ بەردەوامی لە هەر یەکەم ساتەکانی ئەو مانگرتنە گشتیە بەردەوام بوون و بەردەوام خەریکی ڕووماڵکردنی هەواڵەکانن لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە. ئێمە وەک دەزانین شۆڕشێک سەری هەڵدا شۆڕشی ژن ژیان ئازادی لە خەرمانانی ساڵی 1401، بەڵام با ئێمە یەک شت بەڕاشکاوانە ڕوو بە گەلی ڕۆژهەڵات بڵێن. ئێمە دەزانین کە لە سەرەتای دامەزرانی کۆماری ئیسلامی تا شۆڕشی ژن ژیان ئازادی دیارە کوردستان هەردەم میلیتاریزە بۆ، هەردەم فشاری لەسەر بۆ، بشاری لەسەر بۆ ئەدام و زیندانی سیاسی هەبوو و تەنانەت فشار و بشارێکی یەکجار زۆریش لەسەر پارت و حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بوو. بەڵام ئێمە شۆڕش و سەرهەڵدانێکمان وەک شۆڕشی ژن ژیان ئازادی نەبوو و ئەو جیلە نوێیە ئەو گەنجانەی کە بەشداری شۆڕشی ژن ژیان ئازادی بوون و لە شەقامەکان بوون دەتوانین بڵین یەکەم ئەزمونیان بوو کە بەو شێوازە دێنە سەر شەقام. بەڵام ئێستا جیاوازی چێوە ئەو سەرهەڵدانەی کە ئێستا سەری هەڵداوە لە کردناشان و ئیلام و مەلەکشا و ئەزنەوە، جیاوازەکەی ئەوەیە کە ئەو جیلە نوێیە ئەو جار بە ئەزمونێکی یەکجار زۆرەوە هاتوۆتە سەر شەقام، ئەو جار بە داخوازەکان و مافەڕەواکانی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان هاتوۆتە سەر شەقام و ئەزمونێکی شۆڕشی ژن ژیان ئازادی هەیە. ئێمە هەموو دەزانین لە سەرەتای 1401ەوە تاکو ئێستا کە کوردستان بەردەوام فشاری دەسەروانی ڕۆژهەڵاتی کوردستان بەردەوام لەلایەن هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامیەوە فشاری دەسەر بوو، بەڵام خەباتی مەدەنی خۆی بەردەوام کردو. لە ئاستێکدا خەباتی مەدەنی خۆی بەردەوام کردو کە مانگرتنی ڕادەگەیەنێ بۆ زیندانیانی سیاسی ئەمدان، لە کاتێکدا بەردەوامی دەکا کە دەگەڵ چالاکانی ژینگە پارێز ئێمە دەبینین بە هەزاران کەس لە سنەدێنە سەر شەقام بۆ ئەسپەردەکردنی خاکی شەیدانی شۆڕشی شەیدانی ژینگە. ئەوە چالاکی مەدەنی ئێستا گەیشتۆتە ئەو پەڕی خۆی. ئێمە دەبینین کە بە ویدۆ بە دەنگەکان کە دێنە دەرێت لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەڕاستی جیاوازی هەیە و ئەو خەباتە مەدەنیە جێی گرتووە لە ڕۆژهەڵاتی کوردستان. هەر ئەو خەباتەی کە ساڵانی 1357 و 58 بە پێشڕەوی کاک فوادی کۆچی مەریوانی پێکرد. ئەو خەباتە مەدەنی ئەوڕۆ گەیشتۆتە ئاستێک کە هەموو چین و تۆژەکانی کۆمەلگای دەبەرخۆی کردو و هەموو کەس بەرپرسیارە لە ئاستی کۆمەلگا سەرکەوتنی خۆی لە ئەو شۆڕشە. هەموو کەس پێی وایە ئەم ناڕەزایەتی ئێستاوە و شۆڕشەی کە ئێستا لە ئارادایە درێژکراوەی شۆڕشی ناتەواوی ژن ژیان ئازادیە و بەدڵنیاییەوە کە ئەو شۆڕشە تاو نەبوو، چونکە لەسەر شەقام بە شێوەی پەراکەندە و جۆراوجۆر ناڕەزایەتی هەبوو، ژنان، لاوان، کۆمەلگای مەدەنی هەروەکو جەنابەت ئیشارەت پێکرد لە پاراستنی ژینگە و لە هەموو بوارەکانە ئەوە خۆی نیشان دەدا. بە ئەزمون وەرگرتن لە شۆڕشی ژینە، بە ئەزمون وەرگرتن لەو تەجروبەی دوای شۆڕشی ژینە و تا ئێستا هاتووە بە بڕایەوە هەرکی کۆمەلگای مەدەنی لە ئێستادا دەبێت چی بێت. من هەمان پرسیارم لە میوانێکی تریان بەرنامەکە خۆشی چالاکوانی ئەو بوارە بوو کرد. ئەزمون دەبێت چی بێت بۆ ئەوەی کە ئەم ناڕەزایەتیە سەرجەمگیرتر بێت و یەکگرتوانە تریش بێت؟ دەزانی بە دڵنیایەوە ئەو شۆڕشەی کە لە ماوەی ئەو 12 ڕۆژەیدا سەری هەڵداوە ئەوڕۆ گەیشتۆتە ئەو کۆناغی کە تەواوی کوردستان مانگرتنی گشتی کردەوە. ئێمە دەزانین بە پێی ویدۆکان کە دێ تەنانەت شارە چکۆلەکانی زۆر شارە بچووکەکانی وەک سەردەشت سەرسنوورەکان وەک پیرانشەر وەک شنۆ بەشداری ئەو شتەی بوون. بەڕاستی کۆمەلگای مەدەنی بۆەوەی کە شۆڕشی ژن ژیان ئازادی سەرکەوێ
ئەرکە لەسەرشانی کە ئەو شۆڕشەی بەردەوام کا و بیخاتە هەموو شارەکانی کوردستان بە شێوازێکی مەدەنیانە و تەواو بە شێوازێکی ئەو شێوازە مەدەنیانەی کە ئێستا دەبینین خۆپێشاندەران لەسەر شقامەکان دادەنیشن ینی ئەوە مێژووی هەیە دانیشتنی ئەو سەرشقامی خۆپێشاندەران و ئەو کەسانەی کە ناڕازین تەنانەت مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ شۆڕشی 1968 فەرانساش بەڵام مێژوویەکی زۆر گرنگی هەیە و زۆر تایبەتە کە خۆپێشاندەران بەدەستی بەتاڵ ڕوو بەو هێزە سەرکردکاریدا دەنیشن و ئێمە ئەرکدارین وەک کۆمەڵگای مەدەنی پشتیوانی ئەو شۆڕشە مەدەنی بین نەچێشتێ بەرەو توندوتیژی نەچێشتێ بەرە ئەو ئاقارەی کە خەڵک ئەو خەڵکانەی کە ناتوانن بەشدار بن تووشی مەترسی بن لەلایەن هێزە سەرکردەکانەوە و ویست و داخوازەکانی خۆی ئەو گۆڕانکاریانەی کە دەیانەوێت لە ئێران سەر بە ڕۆژهەڵاتی کوردستان بۆڕێ ئێمە دەتوانین بەو شێوازە مەدەنیانە بەردەوامی بکەین بەو مانگرتنەی کە ئەوڕۆ هەیە ینی ئەوانە هەموو دەتوانن مێتۆدێک بن بۆ بەردەوامکردنی خەباتی مەدەنی و ئەوەی کە بتوانین ئەو خەباتە مەدەنیەی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان دەرباسکەین و بیجۆزینەوە ناوەندی ئێران ینی ئێمە سەلماندوومانە وەک گەلی کورد لە ڕۆژهەڵات سەلماندوومانە کە ئێمە دەتوانین لە دەرەوەی ڕۆژهەڵاتی کوردستانیش ئەو خەباتە مەدەنی بەردەوام بکەین هەر وەکی ئێمە دەبینین بەدەیان بانگەواز دێ لە شارە ناوەندیەکانی ئێرانیەوە کەس بەدەم ئەو بانگەوازەیەوە ناچێت بەڵام کاتێک حەوت حیزب و پارتی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان دێن بانگەوازێک دەدەن ئێمە دەبینین تەنانەت گوندە چکۆلەکانیش و ئەو گوندانەی کە کەمتر لە 50 ماڵ و 60 ماڵیشن بەدەم بانگەوازەکەیەوە دەسنەوە ئەوە دیارە کە خەباتی مەدەنی ئێمە هەر وەکی باسم کرد لە سەرەتای دامەزرانی کۆماری ئیسلامیەوە تا ئەوڕۆ بەردەوام بووم بۆ ئەوڕۆ گەیشتۆتە ئاستی سەرکەوتنی خۆی